ڕۆژانە ئێمە هەموو کاتێک ئەگەر هیچمان هەموو شتێکمان بیرچێ ئەمەمان بیر ناچێت کە مۆبایلەکەمانە و تەنانەت لە ترافیکلایەتی ژەوەستین 20 سانیەش بێت هەر سێری چەکەین باشە ئەمە تەکنەلۆژیا و لە پێشکەوتنە و ساڵ بە ساڵ بەرهەمی باشترە خاتە ڕۆ بەڵام بیرمان نەچێ لایەنێکی نەرێنیشی هەیە کە کاریگەری لەسەر تەواوی جەستەمان بەجێ هێڵێ هەم لە مێشکمانەوە هەتاوەکو تەواوی ئەندامەکانی ترمان بۆیە ئێمە ئەمڕۆ گفتوگۆکەین کە ئەمە چەند سوود و پەیوەندیەکانمان بۆ نزیکە کاتەوە ئەی لایەنە نەریەکەی چییە لەسەر جەستەی ئێمە بۆیە میوانداری زۆر بەڕێز دکتۆر ڕزگاری دەستمان کردووە وەکو پزیشکی گشتی کە بتوانێت کۆمەڵێک ڕێنمایی و هۆشیاریمان باتێ لەسەر ئەم بابەتە دکتۆر سڵاو لێ هەمیشاڵین ئەمە تەکنەلۆژیە و لە هەموو جیهانە لە پێشکەوتنایە و سوودی هەشێ و سوودەکانیشی ئەوەیە کە پەیوەندیەکان بۆی بە نزیکەکات و ئەتوانین کاری ڕۆژانەمان پێنجام من بەڵام بیر لەوە ناکەینەوە لایەنە نەرێنەکەی کە من ڕۆژانە چەند سێریەکەم چەند خراپە لایەنە نەرێنەکانی خۆی چییە پێمان بڵێت پێشەکی سپاسانەکەم بۆم دەرفەتە تاوان کە باسی مۆبایلەکەین یەکەم شت سوۆشیال میدیا دێت بە مێشکمانە ئەگەر بیرتان بێت تاکو ساڵانی 2010 و 2012 کە فلیپفۆنە بوو یا ئەو مۆبایلانی کە سوۆشیال میدیا سمارتفۆن نەبوون بە کوردەکەی کەس باسی ناکرد کە مۆبایلە خراپە تاکە شت کە باسییان نەکرد ئەنور بۆ چاو خراپە یا زۆر مینەگوێتەوە کەس باسیەوەی ناکرد کە بۆ نمونە دیستراکتەکە لە خوێندن دواتەخە تووشی کێشەی کۆمەڵاتی تەکە بەڵام بەگشتی ئەمە باسی سوۆشیال میدیاکەین کۆتێک ئینگلیزیە لە سوۆشیال میدیا مەیدەس لێس سوۆشیال ینی خۆی بە ناوی سوۆشیال میدیاوەیە کە بە حساب میدیایەکە خەڵک سوۆشیال کە خەڵک کۆمەڵاتی کاتێک هەڵاوی خەڵک زیاکە تێکس مەسیجێکە تەلەفۆنیەکە بۆی نزیکتر بیتەوە لە کەس و لە هاوڕێ و کەس و کارەکەت بەڵام وای کردەوە کە سۆشیاڵیتیمان کەمتر بێتەوە ئەمە ینی وەکو یەکەم زیانی تێکەڵاوی خەڵکی کەم کردوێتەوە تامان بە مۆبایل و سۆشیال میدیا ئەڵێن تریاکی سەردەم تا ڕادێک لە 2007 کە ئایفۆن دروست بوو پەرەی پێدرا و بەتایبەت لە ساڵانی 2012 بۆ 15 تر گەیشتە پیکی گەیشتە تۆپی پێوترێت تریاکی سەردەم لەبەرەوەی هیچ فەرقێکی نییە لەگەڵ تریاک و لەگەڵ جگەرە و مەشروب و هەموو ئەو شتانی تر کە ئالوودەمانە مەرجە هەموو کەسێ ئالوودە بکە مەرج نییە بەڵام زۆرینە ئالووداکە ئیسە منە پرسم کێ هەیە ڕۆژانە لانی کەم 2 ساعت مۆبایل بەکارنێنە لەنی حتا داتا هەیە ئەڵێ ئەو کەسانی کە هەرزەکارن ئەوانی کە خۆیان کوشتۆ باشە سویسایدیان کرد یاخۆ سویساید ئەتەمپتیان کرد یان هەوڵاندا خۆیان بکوژن بەڵامی تر فەشەلی هێناوە یان خۆی کوشتووە ئەو کاتێک کە راپۆرتەکە وەرەگیرێت تەخلیرەکە پرسیاریان لێ کردوون زۆربەی زۆریان تەمەنی هەرزەکار بوونە و زۆربەی زۆریان کچ بوونە و زۆربەی زۆریان لە 5 ساعت زیاتر بەکارێنە ناو ڕۆژانە ئەمە داتایەکی ترس ناکەن لە چ ساڵێک بالضبط ساڵەکە نازان بەڵام داتای و بەحسە و کراوە لەسەر ئەو کەسانی کە هەوڵی خۆکشتیان دا و بەتایبەت تەمەنی هەرزەکاری کاتە کارەکاتە سەر لایەنی دەرونی بۆ نە کەسەکان خەمۆکتر ئەکا بێگومان هەزاران نەک سەدان هەزاران بەحسێ لەسەر پەیوەندی نێوان سۆشیال میدیا و مۆبایل و نەخۆشە دەرونەکانی وەکو قەلەقی و ڕاڕایی و خەمۆکی باش ئەمە وەکو لایەنە دەرونیەکەی دنیایەک کاریگەری نەرێنی لەسەر تەندروستیشمان بەجێ هێڵێت وایە چیمان لە کارەڵێن چامان کەسەکە چیتر بەسەر تەندروستیمان هەیە من دایمەڵم لە مەسەلەی سۆشیال میدیا ئەوەی کە مەوزوع نەبێ لە ئێسایە چاوە ڕاستە زیانی هەیە بۆ چاو مۆبایلەتەوە نەبەکارێنی ئەو لای تەخشینە خراپە زیانی دنیا هەیە بۆ چاو پسپۆڕانی چاو زیاتر لەسەری قساکەن چاو کەس ئەمە میستوڵێن چاو وشک ئەکا زوزوو هەر بۆیە چاو بتروکێنە بۆەوەی کە بابڵین وەکو چاوتەڕبوونێک دروست بە ئاوی سپی هەر بیستومە ئەڵێن دروستی ئەکا کێشەی تر دروستەکات وڵی با ئێمە نەچێت ناو تەفاسیلەوە تەندروستی باسەکەی ئێمە لەسەر پەیوەندی نێوان سۆشیال میدیا و مێشکە یاخود ئەو کێشە کۆمەڵایەتی و ئەو کێشە دەرونیانی کە تووشی خەڵکیەکات بۆچی ئەڵین وەکو تلیاک وایین لە سەرتاوە ئەگەر بیرت بێت سەرتاوە ئامۆدوتم وەکو تلیاکە وەکو جوگەرەوەیە بۆ لەبەرەوەی سە تاقی کەرەوە بڵێ مە سێ ڕۆژ مۆبایل بەکارنایەنە چیت لێ دێت یەکسەر نیشانەکانی وردرەوەڵت تیا دەرەکەوێت وردرەوەڵ چییە ئەو کەسی کە بۆنە جگەرە ناکێشە سەرەکەی 4 ڕۆژ 5 ڕۆژ نەیکێشاوە تووڕە ئەبێ ئەچێتە سوچێکەوە ناوێری قسەی لەگەڵاکەی بەردەوام مێشکی داوایە کاتەوە تەرکیزی پێ ناکرێنی بۆ نمونە شتێکی لەبەرە ساڵە ناتوانم تەرکیز بکەم تەلەبەیە لە جامیعە لە ناتوانم بخوێنم کێشەکەوەی بەدەستیشمانەوەی هەر تەرکیزمان نییە ئەزانی چۆنەوەی لاتوە ینی ئەگەر تۆ مۆبایلەکەت پێ نەبێ ناتوانیوەنە لەگەڵ خوشک و براکی خۆت لەگەڵ عیلەکەت قسەکەیت ینی مۆزوعەکەوەی لاتوە من زۆر جار وەکو چارەسەر ئەڵێم سمارتفۆن لا بەرین فلیپفۆن بگەڕین ئەوەی کە سۆشیال میدیای تیانە هەر تەلەفۆنی پێکرێت جا بۆچی ئەڵێن وەکو تریاک وایە ئالوودەکەرە
هەموو ئەو مادانی هەموو ئەو شتانی کە تووشی ئالوودەبوون تەکە بۆ نمونە جگەرە یاخود تریاک کریستاڵە یاخود مەشروبە یاخود سێکسکردنە هەر شتێکە کە وا لە کەسەکە بەردەوام بێ لەسەری مێشکی دایم داوایکە بەهۆی چیەوە ڕۆدات گەردێکەیە لە جسمی ئینسانە لە مێشکەوە دەرەچێت دەمارە گوێزەرەوەیە کە ناوی دۆپامینە کەم تا زۆر خەڵکێکی زۆر بیستیوێتی دۆپامین بەڵام دۆپامین ئایا خۆی چییە خۆی دەمارە گوێزەرەوەیە ئیشەکەی ئەوە نییە خۆشیت باتێ خەڵک وا تێگەشتۆ کە تۆ ئیشەکەی خۆشەکە دەستکەوە دۆپامینە دۆپامین ئەو مودەیە کە تۆ تا خۆشەکەت دەسەکەی واتە تۆ بۆ نوێسە بەڕۆژووی لە ڕەمەزان هەمومان بەڕۆژوو بووینە لە سەعات 3-4 ئیتر وردە دۆپامین دەرەچێت کە 3-4 ئێوارەکە برسیتەبە هەتا و کاتی کە تۆ نانەکە خۆی بۆ لە بەروی مێشکت دۆپامین دەرەدا دۆپامین چیە هۆرمۆنی هەندانە هانتەدا ئەڵە تەحمولکە یاڵە شتێکی خۆش لە ڕێ خواردن لە ڕێ لە مەسەلەی ئالوودەبوونی شاوایە کە کابرا بۆ جگەری لێ بڕاوە ئەچێتە دوکانێک دەی مێشکێر پێڵە دەی ئەوە گەینە دوکان جگەرەیەکە کڕین ئەوانی تریاک بە هەمان شێوە لە موبایلیشا دەرکەوتووە ینی زانەکان هاتوون کۆمەڵێک ئینسانیان خسۆتە ژێر فەحسی فانکشنال ئێماڕایەوە ئێماڕایمان بیست و ئەشعی تەنووری فانکشنال کامەیانە ئەو نەوع ئێماڕایە کە ڕاستەوخۆ چالاکی و ئەکتیڤیتی برین پیشانەدات مێشک ڕاستەوخۆ چالاکی مێشک پیشانەدا لەو کاتێکتر بۆ نمونە مێشک چی هۆرمۆنێکە چی دەمارە گوێزەرەوەک دەرەدات لەوە دەرەکەوێت موبایلان داوە بەدەستیانەوە دەرکەوتووە زۆرترین گەردی دۆپامین دەرەچێت و حتا بەحسێکیان لەسەر مشک کردووە لە ساڵانی هەفتاکانە پێما بێ مشکەکە کەنە ناو بۆکسێکەوە تاان سەرتا مشکەکە فێریەوەکەن پێ بنێ بە پادڵێکە چۆن سارە لێ خوڕین قاچانی بەسکلێتەر ئەوانەیە ئەکسەلەرەیتەرەکە مشکەکە فێرەکەن سەرتا چەند جوڵێکی پێەکەن دواتر وایرێک لە مێشکی ئەبەستن ئەم وارە ڕفتەکان بە گەردی دۆپامینەوە واتە ئەو مشکە هەر جارێک وا بکات دۆپامینەدا لە مێشکیت هەر جارێک قاچی ئاوا لێ بکات دۆپامینەدا لە مێشکی ئەیخەنە ناو بۆکسێکەوە ئەم سەری خواردنە بۆی نام خواو نەمرێ لە برسە ئەم سەریشی ئەو پیداڵێ ئەو دوگمەیە کە قاچی پیا بنێ واتە دوو سەرە سەرێکیان خواردن سەرێکیانەوەیە کە قاچی پیا بنێ لە بینی ئەمە بە کارەبا ڕووپۆش کراوە واتە گەر بیوە لە دانێکیان چەوە دانێکی ترێ بەسەر کارەبا بازدا ئەم مشکە سارتا برسێتێ چه شتێکە خوا دواتر ئامادەیە دەجاری ترێ چێتەوە بۆ لای ئەو شوێنەی کە پێی پیا بنێ بۆی دۆپامینی بۆ دەرچێت هەتاوە لێ دێ مشکە ئەمرێ لە برسە ئەمرێ ینی بە حدێک وای لاتەوە ئێستا خۆمان مناڵمان بینیەوە لە کلینیکە دەرونیەکان ئەڵێ تەنانەت هیچیش ناخۆ بەس خەریکی کۆمپیوتەرە 12 ساعت خەریکی کۆمپیوتەرە خەریکی موبایلە وای لاتەوە وشک بۆتەوە هیچی پێ ناخورێ ینی ئامادەیە بەس بۆی ئەو دۆپامینە لە مێشکی بەڕێژە نانیش نەخوا وەک خۆمان چۆن لەسەر تۆ باسیەوەت کە لە ترافیکە ئەگەر 20 سانیەش بەسەری موبایلەکەین ترافیک قەینە تا ڕادێ سەلامەترە بەس ئەی لە ڕێیە لە جادەی خارجی ئەمە سەری موبایلەکەی نۆتیفیکیشنێک دێت تەحمل ناکەی سێری نەکەی جوابی نامادرێتەوە یعنی ئەمە کارەساتەکە لەموو ینی چەندین ڕوودا لەوە دروست بۆ بەڕاستی لە ئەمریکا یان بەداخەوە من پێ بەبووی کۆمەڵە دیاردە دکتۆر باسکین سارەکەی لێ خوڕێ نە ئاگای لە ئاوێنەکانیەتی سناپەکات بۆ دەرەوە ئەمە کەمانە هەمووی دیار دەبێن ئێمە تووشی نەخۆشی دەرونیە بین ئەگەر ئەمە بەردەوام بەکاربێنین دەگومان چۆن ئێمە باسیەوەکەین لە ماوەی 25 ساڵی ڕابردووە بەکارهێنانی موبایل 170 زیاتر بۆتە هۆکاریەوەی کە نەخۆشە دەرونیەکان زیاد بێ نەخۆشە دەرونیەکان چین ئەوەیە کە کەسێک تووشی نەخۆشی دووجەمسەریەکە ئەوەیە کە کەسێک تووشی نەخۆشی خەمۆکیەکە خەمۆکیش خۆتان نەزان ینی ئایزۆلەی تەبێت لە ماڵەوە خۆی شارێتەوە تااقەتی قسەی نیە لەگەڵ کەس قسە ناکات توو ڕابێ یا تووشی قەلەقی و خەمۆکی قەلەقی و ڕاڕایەکە شەو خەوی لێ ناکەێ بەردەوام دوو دڵە بەردەوام ڕاڕایە ینی هیچ جوڵەیەکی پێ ناکرێت ڕۆژانە ئەی ئەمە نەخۆشی دەرونی نەبێت چییە؟ ڕزگار ئێستا دایک و باوکیوە هەیە لەڵێ بۆ نمونە بەڵێ سوۆسیال میدیا گەورەکان بەکارهێنن بەڵام مناڵە بچکولەکان 4-5 ساڵان پۆلی یەک و دوو ئەمانە لانێ زۆر سوۆسیال میدیا ئەمانە نەهێڵنتیانە بەشدار بن بەڵام کۆمەڵک ئامانجی زیرەکەیە یاری پێکەن یاریە ئەلکترۆنیەکانە ئەمانە شەڕە توانێت ئەو کاریگەریانە بەجێ بهێڵێ هەموو ئەو شتانەی کە خۆشی بە ئینسانەدەن ئەتوان ئەو شتە بکەن بەڵام مۆزوعەکە بڕەکەیەتی تا چەند هی موبایل زۆر ئەکستریمە ینی بەکارهێنانی موبایل و سوۆسیال میدیا ئێمە خۆمان وەکو باسم کرد لە ساڵانی دوای 2002 کراینەوە بەڕووی فەیسبوک ئەوانە من خۆم کە فەیسبوکم دانا ینی لانی کەم هەموو ڕۆژە 7 ساعت خەریکی بووم لەسەرتاوە هەموو ساڵێک شەکەمی مەکتەبەکەم بووم ینی کە شێخ خوێندنوشتم نەبوو سەرڕاوی کە سەعیمە کرد ڕۆژانە چوومە دەرەوە ڕاضەمە کرد تۆپی پێمە کرد لەگەڵش ئەوە سوۆسیال میدیان بەکارێنن دڵنیام هەموو ئاینتریش سەرەتا کە کرانەوە بەڕووی سوۆسیال میدیا زۆر شتێکی تازە بۆ بوویان و زۆر بەکارێنێناوە ینی ئەمە چۆن تەرکتدا
بەڵام تەرکم نەداوە بەڵام بەس من ئەزانی چۆن بەکاری وات کردو کە تەوازونێک دروستکەی لە ژیان تا هەوڵ وڵی ئەبێ بخوێتەوە ئیسا من ئەم شتە بۆ باسەکەم پێشتر من لە شاری هەولێر سیمینارێکمان کرد تایتڵی سیمینارەکە چی بوو قسەکەی دایکمان ڕاست بوو جدای لە ماڵەوە دایم هەر شتێک بەسەر دایک تێویت یا باوک تێویت کاکە خەتای موبایلەکەی لە مەکتەب بکەوی خەتای موبایلەکەی پێت هەڵەکەی خەتای موبایلەکەی نان ناخۆ لە خەتای موبایلەکەی جا فعلەن ئەو قسەیە ڕاستە بەخوا ڕاستەکەات بەخوا ڕاست ینی هەموو کێشەکان لە موبایل من بەزانستی بێتە لە ڕاستەکە هەمان قسەی نەبینێت ئەخێسە کێشەکە ئەوەی دایک و باوکەکانیش موبایلەکە بەدەستیانە ئەجا ئەوە کێشەیە خۆی ئەبێ ینی لە مەسەلەی پەروەردەکردنە تۆ بە تەمابی خۆش شتێ بکەیت و مناڵەکەت نەیکە شتیوان ناکرێت ینی لە دەستی تۆکە بە تایبەت تەمەنی مناڵی زۆر خەتەرە موبایل ینی من ئەڵێم مناڵ لی بدە لی تووڕە بە لی بدە زۆر باشتر هەرچەند هیچ کەسێک هیچ زانستێک لەگەڵ لێدان نیە لە مناڵ بەڵام لە هەموو بارەکە لێدان باشترەوەی موبایل و ئایپادی بدەیتە دەست باشە لە هەموو بارەکە بابەتێکی زۆر گرنگەیە لێرە بۆ هەموو کەس و کارمان بۆ خەڵک نەبێ ئەمە هەموو خۆمان لەم وڵاتەیە ژین و کۆمەڵایەتین تا چەند گرنگە وا لە مناڵەکانمان بکەین کە مۆبایل بەکارنێنێت تا چەند گرنگە هانی مناڵەکانمان نین بڵێ بەخوا مناڵەکەی من ئەو مۆبایلە هەموو شتێک ئەزانێت تو ئەمە هاندانە با مناڵی خۆی بژی دوایی بێتە سەر ئەو تەمەنەی کە ئالوودەی نەکاوکە خۆت ئاماژەی پێکەی ئەمە تا چەند گرنگە جاخۆی ئەو مشکلێ لە تۆ کە بە مناڵی فێری ئەوەت کرد لە مناڵیەوە فێری و ئالوودەبوو نابێت تۆ پێی ڕایەت هەتا بزەبت هەتاکو زووتر دەست بە ئالوودەبووکەی خراپترە تا وازی لێبێنی من متابعی پرۆفیسۆر و زانەکانی ڕۆژئاوام زۆرە ئیتر ڕۆژئاوا بە حساب ئازادیەکە و 50 ساڵ لە پێشی ئێمەوەن و کاتێمە باسێمە ئایپادەکەی ئەو 10 ساڵ پێشی سام شتەی لەبەردەسا بووە یعنی لە تەلەفۆن و لە موبایل و لە تەلەڤیزیۆن و هەموو شتێک لەبەردەستی ئەوانە بۆ لە تەکنۆلۆژیا ئیسا هەموو زانەکانیان کۆکن لەسەرەوەی مناڵ بچێتە دەرەوە مناڵی خۆی بکات ئێمە هەمومان تەمەنی خۆمان هەتا ساڵانی 2000 تا سەرەتای 2000 بیرمانەکە بە مناڵی چیمان کردەوە ئەچینە دەرەوە یاریمانە کرد پەتپەتێن و هەلوکێن و دوو گۆڵی ینی هەموو شتەکانی مناڵیمان بیرە مناڵی ئیسا تامان مودەیەک چی باو بوو بە تایبەت ئاوە نزیکەی 10 ساڵ پێشیسە دایک و باوک ئەیان بە تایبەت ئەوانی کە خوێنیان تاو کرد بوو ئەیانوت کورم مناڵەکەی ئێمە زۆر باشە زۆر مسەخەف هەر ناچێتە دەرەوە هەر لە ماڵەوە جا خۆی ئەوە زۆر مشکلەیە مناڵ ئیسا هەموو دکتۆرە مناڵەکان و دکتۆرە دەرونیەکان بدوێنە ئەبێ مناڵی خۆی بژێت بچێتە دەرەوە هاوڕێ پێیاکات چونکە ئەوە گرنگترین تەمەنی ئەو مناڵێ فێریەوە کۆمەڵاتی بە فێری قسەکردنیەکە فێری تەعاملکردنیەکە لەگەڵ خەڵکە ئەو مناڵانی کە تۆ 15 ساڵ لە ماڵەوە ڕاتگردو قەتیسە کردووە دوای کە دێتە دەرەوە هیچ نازانێ ینی ناتوانێت دوو قسە بکە ناتوانێت دوو مەجلیس سادانیشە ترسی لە هەموو شتێکەیە وازانێ ژیانی ڕاستیەوەکو و ژیانی سوشال میدیاوە لە سوشال میدیا پۆستێکی کردو چاوەڕی لایکە چاوەڕێت هەموو خەڵک لایکی بۆ بکە بڵێ دەست خۆش لە دەرەوە زانێت جلێکی لەبەرە هەمووی ڕەخت تعلیقی لێدات لە سوشال میدیا خەڵک بۆ منە شتێکی بەدڵ نەبوو کۆمنتی هەڕەشەی بۆکە هەڕەشەی لێکەن ینی لە خەڵکە ترسێ وای لە تۆ مناڵە لە خەڵک بترسێ بچێتە دەرەوە وازان خەڵکی ڕاستیش هەڕەشەی لێکەن لە سوشال میدیا فێری مەسەلاتی پۆرن و شتی خراپ بوو ینی بەدەست خۆت نیە کلیکێکە دێتە بەرچاوت و نازانێ جاری وا ڕەکلامی یاریەکە لە ناو یاریە مناڵە سەیرەکەی با بۆ سایتێک ئەبێ فرێکەوی ینی ئەجا ئەمە زۆر مشکلەیە مناڵ لەو تەمەنا بزانێ شتانە چین ئەبێت تەمەنی مناڵی خۆی بکە نەزانێت دایک چیە باوک چیە ژن و مێر چی نابێ مناڵ شتانە بزانێت هەتا تەمەنی ێرزەکاری جا مناڵی سە کە تۆ ئەو شتانێ دێتە دەست هەمووی فێرە بێ بەخوا پزیشکێکی بەڕێزی مناڵان لێرە ئامادە بوو داوای لە دایک و باوکانە کرد لێرە و لەم کامێری ئێمە و لەم شاشەی ئێمەی و با مناڵەکانتان بچێتە دەرەوە با بکەوێت بالی بن با قوڕاوی بێت بەس وان مەی بەستنەوە لە ماڵەوە مناڵێکە دکتۆرجیان وابزانام لە من و تۆ گەورەتر 10 ساڵە بەڵام 4 کەلیمە قسە نازانێت ئالوودە بووە پێنجی بەیانیە خێ بە دیار ئایپاتەکەیەوە وەڵام مناڵەکەم ژووری تایبەتی هەیە تۆ زانیە مناڵە لەم ژوورە تایبەتیان چیەکە یعنی چەند گرنگە ئێمە ئاگامان لەوە بێت کە خواردنێکی باش خەوتنێکی باش بەڵام نازانین چۆن پەروەردە بێ چۆن ئالوودەی نەکەین بە مۆبایلە ڕێنمایی تۆ چییە بۆ کە مناڵ موبایلی پێیە تۆ پەروەردەی ناکەی موبایلەکە پەروەردەیەکە لەبەرەوەی بەردەوام معلوماتە بینە مناڵی سامووی خوێنەواری ینی مناڵێکی 5 ساڵە ئینگلیزیەکی فەسیح قسەت بۆکە لە من تۆ باشتر ئینگلیزی قساکە هەموو شتێک ئەتوانێت بخوێنێتەوە هەموو شتێک ئەتوانێت سیر بکە و تێبگە ینی کە تۆ موبایلت دا بە مناڵ ئەو موبایلە بێ بە دایک و باوکی فعلەن ئەو مناڵە بێ بە دایک و باوکی کابرایکی وەکو کریستیانۆ ڕۆناڵدۆ کە دەوڵەمەندترین وەرزشوانە نەک دەوڵەمەندترین یاریزانی تۆپی پێ دەوڵەمەندترین وەرزشوانە تاکو پێم وابێ ئەو کوڕی ئیسەش موبایلی نییە ینی 6 مناڵی هەیە کریستیانۆ ئەتوانێت 30 سانیە جارێ موبایلێکی ئایفۆنی 16 بکڕێت هەموو 30 سانیە جارە لە
کار دەکەی لە معاشەکەی دەریکە بەس نایکە ئەو شتەوە مناڵ ناکە لە بەرەوە زانێت کە چییە کریسیانەوە بۆ بەناوانە کە زۆر خۆی ئەگرێت بۆ ماڵەکەی می تۆپە هەمووی یاریەکەڵەوە کۆکا کۆلا ناخوا و مەشروب ناخوا ینی کابراایەکە ئەزانێت کە سەحەت چییە مێش چییە ناڵە مناڵەکان شتانە بەکاربێن جا تۆی دایک و باوکی ئەزیزیش کە موبایل بۆ مناڵەکەی لە دڵسۆزیت نییە بەڕاستی لە دڵسۆزیت نییە ئۆکەی پلیستیشنەکە یاریەکە بۆ یەکڕم تەنیا لە کاتی عوتڵەکان ناتوانێت بەکاری بێنە ئەمە وا بووین ینی من لە چواری سەرەتایی پلیستیشنی دووم کڕێەوە بەس هاوینان بۆم هەبوو یاریکەم وڵاتە دەوڵەمەند بووی لەو کاتێ ئەو کڕی بێت تۆ دەوڵەمەند متەوەسڵ زۆر شتمان بۆ نەکراوە وڵی هەر بە ئاواتی پلیسیەوە بووی بەسی تر خوێن و ئەو شتانە نەیهێش پلیستیشن سێ جا دوایەوە مناڵ فێری مشکلێکی زۆر گەورەترەکە قمار جیازەکەی لە ئەمریکا لە لاس ڤێگاس منبعی قماری هەموو عالەمە قماری زۆر لەکری تر خەڵکی بەوە بەناوان خەڵکی دەوڵەمەندە ڕوە جیازەکە ناوی سلۆت مەشینە یعنی تۆ بەس واکەیت و شتێکە سوڕێتەوە سلۆت مەشینی پێڵن ئەو جیازە دەرکەوتووە پارەپیاکردنی داهاتەکەی لە بەیسبۆڵ کە ڕێزێکی سەرەکیە لە ئەمریکا لەگەڵ فیلمی هۆلیوودە داهاتی ئەم جیازە لەوان زیاترە چیە ئیشەکە چێت تۆ یە کلیکەکەی چاوەڕێی پارەت بۆ بێت یەک دوگمەیەکایکی چاوەڕی پارە دیتر یا پارەت بۆ بێ یا پارە لێدا پارە لێبات چکە تۆ پارەت سۆتە ئیشەکەەوە جا فعلەن ئەمەش لە سۆشەل میدیا ڕاستە یاوەتە لایکت بۆ دێ یاوەتە دیسلایکت بۆ یا کۆمنتی باشە یا کۆمنتی خراپە یا کچەکە دەکەت قبوڵەکە یا ڕەفستەکە یا بلۆگتەکە یا وەرتەگرێتەوە ینی ئەم شتانەیە مناڵەکە چێ یوسیە کڕێ کۆی نەکڕێ بۆ تیکتۆک چیە کڕێ بۆ فۆرتنایت و پەبجیە کڕێ ینی بە بەردامی حەزەکەم کەسە بۆ نمونە جوڵێ بکە کە مناڵە بەدڵێت چه پاری دایک و باوکێت زەلێ دکتۆر ڕزگار ئەگەر مناڵێک لەر سەردەمە تۆ مۆبایلت پێنەدا ئەم یاری ئەلکترۆنیانەی نەکرد مناڵێکی دووەکەوتونیە وایە مناڵێکی زۆر پێشکەوتوانی من بەڕاستی و کەسانی کە ناڵن مناڵەکانیان مۆبایل بەکاربێن و تیانەگەن کە بۆ نابێ بەکاری بێن و لەجێ ئەوە بەشتی باش جێگرنەوە لای مناڵەکانە بۆ نمونە ئەیان بەنە دەرەوە ئەیان بن تێکەڵی هاوڕەکانیانەکەن سوزانم خۆیان قسان لەگەڵاکەن ئەیان دوێنن شتیان فێرەکەن دەرزیان پێڵن ئەوە لوتکەی سەخافەتە بەلای منەوە سەخافەت ئەوە نییە کە زۆر سپاس مەمنون بۆ زانیاریەکانی بەڕێز زۆر سپاس بۆ ئامادەبوون بە هیوای ئەوەی کە ئەم گفتوگویانە بێتە جێگەی ئەوەی کە هەمومان بیلەوەکەینەوە کە چارەنووسی مناڵەکانمان بەرە و ئاراستەیەکی خراپ نەبێن و کاریگەری لەسەر مێشکیان و تەواوی جەستەیان نەبێ کەویش بەکارهێنانی مۆبایل و تەکنەلۆژیا و تۆڕە کۆمەڵایەتیەکانە تا بتوانین ئێمە سوودە ئەرێنیەکەی ببینین لە نەرێنیەکەی خۆمان دوو بخێنەوە دووبارە سپاس بۆ ئامادەبوون.